لە بیرەوەری 32هەمین ساڵیادی ڕاپەڕینی سیانزەی 5970 هەڵەبجا مەراسیمێکی تایبەت لە هۆڵی مۆنومنتی شەیدانی هەڵەبجا بەڕێوەچوو. مەراسیمەکە بە ئامادەبوونی ژمارێکی بەرچاو لە بنەماڵی شەهیدان و نوێنەری حکومی و حیزبی بەڕێوەچوو. لە وتەیەکیدا پارێزگای هەڵەبجا مێژووی پڕ لە خەباتی هەڵەبجەی دش بە ڕژێمەیەک لە دوای یەکەکانی عێراق بەرز نرخاند. ئەوەشی ڕاگەیان هەڵەبجا لە خەبات و قوربانیداندا بە پێشەنگبوونی خاوەنی گەورەترین شانازیە. وەزارەتی کاروباری شەیدانی حکوومەتی هەرێمیش نیگەرانی لەوە نیشاندا تاوەکو ئێستا حکوومەتی عێراق وەک پێویست ئاوڕ لە کەیسەکانی جینۆسایدی گەلی کورد ناداتەوە، لە ڕووی مادی و معنەویشەوە قەرەبووی گەلی کوردی نەکردوێتەوە. ئەو کەیسانەی کە هەن بە کەیسی کانی ئاشقانی شەوەکە لە ساڵی 2009 وەبزانام ژمارە دووە لە دادگای تاوانەکانی عێراقا و ئەوەی هەڵەبجە 6/8 وەسەی سادق و قڵازێ و ئەنفالی بەرزانیەکان و فەیلەکان و هەموو کیمیاباران 6 کەیس لە هەموو ئەو کەیسانە تا ئێستا دادگای تاوانەکانی عێراق بڕیاری لەسەر داوە، بەڵام تا ئێستا دیناری خەرەبوو نەکراوەتەوە، لە ڕووی معنەویش داوای لێبوردن نەکراوە. وێ پێویستە یەکەم ئەو دادگایە کاتی خۆی دانرا لە دوای سەدام و دار و دەستەکەی ئەو دادگا وەکو پێویست نەماوە، نۆ ئەندامی هەیە، هەر نۆ ئەندامەکەی عەرەبە هیچی کورد نییە. چەند جار ئێمە باسیەوەمان کردووە کە پێویستە لانی کەم 2 نوێنەری کورد لەو دادگایە هەبێ بۆ ئەکتیڤکردنی ئەو کەیسانە. زیاتر لە 12 کەیس هەیە تا ئێستا لە دادگای تاوانەکان ئێمە پارێزەرمان گرتووە بۆ کاری لەسەرەکە، بەڵام بە تەنها و پارێزەران ناتوانن ئەو کارانە جێبەجێ بکەن، ئەبێ هەموو لایەنەکان هاوکاریان بن. بۆیە هەڵەبجە 2 کەیسی هەیە، کەیسێکیان 88 کە بڕیاری لەسەر دراوە، کەیسێکیان ئەوەی کانی ئەشقانە تا ئێستا قەرای لەسەر نەدراوە. ئەبێ ئەو کارانەی لە بەغا هەن بە تایبەتی لایەنە قانونیەکان زۆر کاری لەسەر بکرێ بۆ خەرەبووکردنەوەی هەموو کەسوکاری شەیدان و ئەنفارکران و کیمیاباران. تەواوی شەیدەکانی سیانزەی 5970 بە شەهیدی سەنگەر هەژمارکراون، بەڵام لایەنە پەیوەندیدارەکان داواکارن حکوومەتی هەرێم زیاتر ئاوڕ لە هەڵەبجە بداتەوە. سەرجەم شەیدان خۆشبەختانە شەیدەکان بە شەیدی سەنگەر تۆمارکراون، هەمان ماف و امتیازی کەسوکاری شەیدانی سەنگەریش بەوان دراوە و داواکاری حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر ئاوڕ بداتەوە لە هەڵەبجە تەنها لە ڕوانگەی 88 نەناسرێ. ئێمە ئەمانەوە باس بکەین یاخود مەبەستمانە لە میادانە هەم وەکو تعبیرێک لە کەسوکاری شەیدان، هەم وەکو ناساندنی مێژووی هەڵەبجە وەکوی حەقیقەتێک و بە بەردەوامیش لەسەر خەتیم بۆی داوا بکرێت لەلایەن حکوومەتی مەرکەزی و قەرەبووی کەیسەکانی هەڵەبجە بکرێت، تەنها کە کەیسی 88 نیە 87 و 74 و بیناس و تاوەکی سیروانیشمانە کۆمەڵە حەدەسن بەیەکەوە کە بتوانێت قەرەبووی هەڵەبجە بکرێتەوە. بنەماڵەی شەیدانی ڕاپەڕینەکەی هەڵەبجەش لە وتەیەکیاندا داوایان کرد نوێنەرانی کورد زیاتر کار لە سەرکەیسەکانی جینۆسایدی گەلی کورد بکەن و مافە یاسایی و دەستوریەکانیان لە حکوومەتی عێراق بسێنن. بنەماڵەی شەهیدان داواکاریمان هەیە بە تایبەتی لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە هەموو ڕەنگەکانەوە کە کاری جدی بکەن بۆ بە جینۆساید ناساندنی ئەم کەیسە لەلایەن حکوومەتی ناوەندەوە وەزەخت بکرێ بۆ ئەوەی قەرەبووی هەم مادی هەم معنەوی کەسوکاری شەیدان بکرێتەوە و لەلایەن حکوومەتی هەرێمیشەوە شەهیدەکان بە شەهیدی سەنگەر ئەژمار کراون و سوودمەند بوون لە وەرگرتنی پارچە زەویەک، بەڵام بەداخەوە تا ئێستا بریندارانی ئەم ڕۆژە تا ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمە وەکو پێویست ئاوڕی جدیان لێ نەدراوەتەوە. جێگای ئاماژە پێدانا لە سیانزەی 5970 هاوڵاتیانی هەڵەبجە و هەورامان و شارەزور بە پشتیوانی ڕێخستنی حیزبە سیاسیەکان ڕاپەڕینێکیان ئەنجامدا دژ بە حیزبی بەعسی پێشووی عێراق بۆ ڕەتکردنەوەی بڕیاری ڕاگواستنی گوندەکانی نزیک شار و ڕێگا سەرەکیەکان کە بووبوونە لانکەیەکی ئارام بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. لە ئاکامی ئەو ڕاپەڕینە کە سنووری هەڵەبجە و هەورامان و شارەزوری گرتەوە، نزیکەی 70 هاوڵاتی شەید کران و 50 هاوڵاتیش بریندار بوون. بەشێک لە هاوڵاتیانی ڕاپەڕیوی هەڵەبجە زیندە بەچاڵ کران. هاوکات گەڕێکی کانی عاشقانی هەڵەبجەش بەگشتی تەقێنرایەوە. حیزبی بەعز بە زەبر و زەنگ بەگشت ڕاپەڕینە مەزنەکەی سیانزەی 5970 چوویەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.